بإحسان وإيمان إلى يوم الدين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه اللهم آمين يا رب العالمين. بەڕێزان و خۆشەویستان، خوشکان، برایان، خۆشەویستان، مامۆستایانی بەڕێز و ئەوانەی کە بیسەری ئەم دەرسان و بینەری ئەم دەرسان لە هەر شوێنێکن لە هەر جێگایەکن پێتان دەڵێن ئەسسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوو اللهی وبەڕەکاتوهو. سەرەتا سوپاس و ستایش بۆ خوای گەورە لەسەر تەواوی ناز و نیعمەتەکانی کە لەگەر ئێمەی کردووە. ناز و نیعمەتەکانی خوای گەورە بەبێ حیساب و بەبێ ژمارن. یەکێک لە نیعمەتە هەرە گەورەکان کە خوای گەورە لەگەر ئێمەی کردووە ئەم دەرس و دەورانەیە، ئەم فێربوونە بە زانست و زانیاریەیە، ئەم وەسائیل و تەکنەلۆجیایە کەوا هەر یەکمان لە ماڵێک و لە شوێنێک و لە جێگایەک لە ڕێگای تەکنەلۆجیاوە دەتوانین ئاشنا ببین بە دەرسەکان، بە دەورەکان و بە تایبەتی لە بابەتی فقهی کە بابەتێکی زۆر زۆر گرنگە و بابەتێکە بەڕاستی ئینسان چەندی لێی شارەزابی، چەندی گرنگی پێ بدا، زیاتر سوودی لێ وەردەگری و زیاتر تام و چێژ لە عیبادەت و خواپەرستیەکان وەردەگری. بینە سەر بابەتی دەرسەکەمان بەڕێزان و خۆشەویستان. دەرسی ئەو ڕۆمان زۆر زۆر گرنگە لەبەرەوەی دەچینە بوارە عەمەلیەکان، دەچینە ئەو بابەت و عیبادەت و پاک و خاوێنی و ئەو واجبان و سونەتانەی کە خوای گەورە لەسەر ئێمەی پێویست کردووە کە لە ژیان ڕۆژانی خۆماندا ئەنجامی دەدەین بە تایبەتی دەربارەی دەستنوێژ و تەیەموم و غوسل و نوێژ و ئەوانە. بابەتی ئەو ڕۆمان یاخود فەسلی یەکەم لە دەرسی ئەو ڕۆمان کە ئەگەر بێت و سەیری بکەین یاخود بخوێنینەوە لە دەرسی یەکەمدا گەیشتینە فەسلی فروض الوضوء، گەیشتینە ئەو فەسڵی کە باس لە واجبەکان یاخود ئەو شتانەی کە واجبن یان فەرزن یان پێویستن لە کاتی دەستنوێژدا ئینسان ئەنجامیان بدا. فەسلەکە مامۆستای بەڕێز دەفەرمێ فەسلون بابەتێکی نوێ، فەسلێکی نوێ یاخود فاسیلەیەک لە بینی بابەتی ڕابردوو لەگەڵ ئەم بابەتە، ئەویشیان فی فروض الوضوء وسننه. ئەو بابەتە یان ئەو فەسل و مەوزوعە باس لە فەرزەکان، یعنی ئەو شتانی کە واجبن لە کاتی دەستنوێژدا ئینسان ئەنجامیان بدا، و لە سونەتەکانیش. فەرز واتە ئەو شتەی کە واجبە ئینسان ئەنجامی بدا، پێویستە ئینسان ئەنجامی بدا. ئەگەر بێت و ئەنجامی نەدا دەستنوێژەکەی تەواو نابی. بۆ نمونە شوشتنی دم و چاوەکان، شوشتنی باسکەکان، شوشتنی قاچەکان، ئەوانە واجبن، فەرزن، پێویستن. ئەگەر بێت و ئینسانێک ئەنجامی نەدا لە دەستنوێژەکەیدا دەستنوێژەکەی بەتاڵ دەبی. بەڵام سنەت ئەوەیە والسنة المثاب من قد فعله ولم يعاقب امرؤ إن أهمله. ئای سنەت ئەوەیە ئەگەر ئەنجامی بدەی خێرێکی گەورەیە، بەڵام ئەگەر ئەنجامی نەدەی ئینسان تێیدا گوناهبار و تاوانبار نابی. لەبەر ئەوەی یەک یەک دێنە سەر ئەو بابەتانە و شیان دەکەینەوە. بەڵام لە سەرەتاوە پێم خۆشە باسێکی کورتی وضوء بکەین. لە سەرەتاوە وضوءمان هەیە، وضوءمان هەیە. زانایان و عولەمایان دەفەرمون وضوء بە فعلەکە دەگوترێ، یعنی بە ئەنجامدانی دەستنوێژ، بەڵام وضوء پێی دەگوترێ یعنی بەو ئاوەی کە دەستنوێژەکەی پێ هەڵدەگیری. یعنی فەرقی هەیە. زمانی عەرەبی تەبعەن زۆر زۆر دەقیقە، بە سەر و ژێرێک مانایەکەی زۆر زۆر پێچەوانە دەبیتەوە، عەکس دەبیتەوە. وضوء بە ضەمی واوەکەی واتە دەستنوێژ هەڵگرتن، وضوء واتە ئەو ئاوەی کە دەستنوێژی پێ هەڵدەگرێ. ئەوە هەر لە بۆ زیاتر معلومات و زانیاری. هەروەها ئەگەر بێت و لە خزمەتی ئاەتەکان دەست پێ بکەین فەرمودەکانی پێغەمبەر دەربارەی دەستنوێژیان بە دەربارەی بە شێوازێکی عام لەسەر پاک و خاوێنی خوای گەورە لە سوورەی ئەلبەقەرە لە ئاەتی 222 دا دەفەرمێ إن الله يحب التوابين ويحب المتطهرين. خوای گەورە يحب التوابين توبەکارە، یعنی ئەوانەی کە زۆر تەوبە دەکەن و دەگەڕن لای خوای گەورە زۆری خۆش دەوێن، و ئەو کەسانەشی زۆر خۆش دەوێت کەوا زۆر گرنگی بە پاک و خاوێنی دەدەن. کەواتە پاک و خاوێنی و دەستنوێژ و غوسل و ئەوانە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا زۆر زۆر
گرنگی پێدراوە. دەربارەی دەستنوێژ لە فەرمودەیەک کە ئیمامی بوخاری و مسلم هێناویەتیانی و ئەبو هورێرە لەبوومان دەژێڕێتەوە دەفەرموێ سمعت النبي صلى الله عليه وسلم يقول جملة پیغمبری خواب دەی فەرموو إن أمتي يدعون يوم القيامة غرا محجلين من آثار الوضوء دەی فەرموو بەڕاستی ئومەتەکەی من شوێن کەوتوانی من لە ڕۆژی قیامەتدا یودعون یعنی بانگ دەکرێن یوم القیامەت لە ڕۆژی قیامەتدا یاخود دەناسرێنەوە غڕا محەجەلینە وەکو ئەسپێکی بەش یان نیوچەوانی سپیبی لەناو کۆمەڵە ئەسپێک یان لەناو کۆمەڵە وراغێکی ڕەشبی کو چۆن دەناسرێتەوە ئەوها نیشانەیان هەیە علامەتیان هەیە ئەو ئینسانانە دەناسرێنەوە من ئاثاری الوضوئی لە ئاسەوار و لە شوێنەواری دەستنوێژەکانیان یعنی کە دەستنوێژەکانیان زیاد دەشۆنیان بە کامەلی و بە تەواوی دەشۆن. اینجا دەفەرمێ فمن استطاع منكم أن يطيل غرته فليفعل هەر کەسێک بتوانی لە ئێوە ئەن یطیلە غڕەتەه زیاد لە حەدی کە واجبە لە دەستەکان لەسەری لە دموچاوی لە پێیەکانی کە واجبە بیشوە ئەگەر بتوانی بە بیشوا و ئەنجامی بدا. ئەم فەرمودەیە زیاتر دەربارەی دەستنوێژ و خێر و پاداشتەکەی و ئەو کەسانی کە دەستنوێژەکانیان بە تەواوی دەشۆن. لە فەرمودەیەکی دەدا کە ئیمامی مسلم هێناویەتی ئیمامی عوثمانی کوڕی عەفان ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی دەفەرمێ پێغەمبەری خوا فەرمی من تەوەضەء هەر کەسێک دەستنوێژ هەڵبگری فأحسن الوضوء دەستنوێژەکەی بە تەواوی بە کاملی بشوە خرجت خطاياه من جسده گوناهەکانی لە لاشەی دەوەرێن و لێ ڕەش دەبنەوە حتى تخرج من تحت أظفاره هەتا گوناهەکانی دەردەچن لە ژێرەوەی نینۆکەکانی يعني لبني نینۆکەکانی گوناه و تاوانەکانی دەردەچن. و فەرمودەی ئەخیر و فەرمودەی سێمن هەر حەزم لێ بوو لەسەر گەورەی دەستنوێژ کە ئەبوو هورێرە دەفەرمێ پێغەمبەری خوا فەرمی ئەلا ئەدلکم على ما يمحو الله به الخطايا ئایا پێتان بڵێم یان پێتان نیشان بدەم چ شتێک دەبیتە مایەی ئەوەی ڕەشبوونەوەی گوناه و تاوانەکانی ئینسان ويرفع به الدرجات پلە و پای ئینسانیش بەرز دەکاتەوە. قالوا بلى يا رسول الله قلتان بلى پیغمبر خوا قال إسباغ الوضوء على المكاره ئەوەیە دەستنوێژەکەت بە تەواوی بشۆی کە زەحمەت بی کە قورس بی لۆ نمونە لە زستانان زۆر سەرما ئاوی ساردیان لە هاوینان کە ئاو زۆر گەرمە یعنی ئەزیەت و ئازاریان ئاو کەم بی هەموو ئەوانە هەڵگرتنی دەستنوێژە لە کاتی سەخت و دژوار و زەحمەتدا. وكثرة الخطى إلى المساجد زۆر ڕۆیشتن لە بۆ مزگەوت زۆر شەقاو هاویشتن وانتظار الصلاة بعد الصلاة لە هەر نوێژێکت کرد چاوەڕوانی نوێژەکەی تر بی یعنی بیرت لە لای نوێژەکەی تر بی کە هەولی لە بۆ بدەی هەر لە غەمی نوێژەکانتدا بی فذلكم الرباط و پێغەمبەری خوا دەفەرمێ ئەوە بەڕاستی خۆ ئامادەکردنە وەکو ئەجر و پاداشتی مجاهیدەکان و ئەو کەسانی کە بەشداری غەزا و جیهاد دەکەن ئەو پاداشتیان هەیە. ئەم سێ فەرمودانە حەزم لێ بوو دەربارەی گەورەی دەستنوێژ لە بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست هەروەکو وەبیر هینانەوەیە. اینجا دێنە سەر فەرائض الوضوء باسمان کرد گوتمان وفروض الوضوء ستة أشياء فەرز و واجبەکانی دەستنوێژ یعنی ئەوەی کە واجبە لە کاتی دەستنوێژە ئەنجامی بدەی ستة أشياء شەش خاڵن شەش ڕوکنن شەش واجبن پێویستە ئینسان ئەنجامیان بدا لە کاتی دەستنوێژ هەڵگرتندا. یەکەمینیان النية عند غسل الوجه یەکەمینیان نیەت هێنان عند غسل الوجه لەو کاتێک کە ئاو بە دموچاودا دەکەی و دموچاوەکانت دەشۆی لەو کاتەدا نیەتت وابی لە ناو دڵی خۆتدا. طبعاً بەڕێزان بابەتێک هەیە مەوزوعێک هەیە حەزم لێ دوای ئەگەر سەرنجتان هەبی لە نامەی تایبەتیش بیانە لەو دەرسەش بی حەزم لێ ئەمە لەو دەرسەی هەندێک زیاتر بەقوولی بچینە ناو بابەتەکەی نەک تەنها عیبارەتەکەی شەرح بکەین بەڵام لە ئیمتیحاندا تەنها مەتنەکە مەتنی غایەت التەقریب ئەوە لە بۆ ئیمتیحانەکە پێویستە ئێوە سعی لێ بکەن و لە دواییدا ئیمتیحانەکە لە سپیسیارەکان لەوەی دێتەوە. بەڵام وەکو زیادە معلومات هەندێک شتێ بە تایبەتی شتی پێویست و شتی عەسری و سەردەمی بابەتەکەمان بابەتی فقهیە هەم زۆر هەردەگری و هەم هەندێک شتی عام هەیە دەمەوێتیشی بخەمە سەری. یەکێک لەو بابەتانە بابەتی نیەتە نیەت هێنان لە عیبادەتەکان لە سۆشیال میدیا و زۆر زار مقۆمقۆویان هەندێک زار دەنگە دەنگ و وەکو بەرێ ڕاجیاوازیشی لەسەر دروست دەبی حتا من بەخۆم گوێم لێ بۆ ئینسانی وا هەبوو گوتی تیاگەر لە کاتی نوێژەکەدا نیەت بە زمان بینی ئەوە هەر گوناحبار و تاوانبار دەبێت.
لسرتاو برزان نيت دو جوري هي نيت يشان بقلبه بدل اويان واجبه انما الاعمال بالنيات همو عملو كرده وكان انسان لسر دلو نيتي انسان رادوستي يعني تو كنويجي ورودكي دبيل لدلي خوته والنيت توابي توارك عت ميجي ورودكي نابينت توابي نوجي عصر ذكي كنويجي خور جيران ذكي دبينيت نوجي خور جيران بي نكنيت نوجي تحية المسجد بي كتحية المسجد ذكي دبينيت تحية المسجد بي نكنوجي شيتر بي نوجي مردوبي يعني لناو دلي خوته بقلبه بهستو شعوري خوته نيتكت هبي اويان واجبو هیچ کێشەی لەسەر نییە لە نێوان زانایان و عولەمایان بەڵام ئەوەی کە کێشەی لەسەر بەڕێزان هەم لە دەستنوێژ هەم لە ئەنجامدانی نوێژ ڕاو بۆ چوینی عولەمایان و زانایانە لەسەر ئەوەی ئایا ئینسان لە بۆ نوێژ یاخود لە بۆ بەڕۆژوبوون یا لە بۆ هەر عیبادەتێکی تر پێویستە بڵێنەوەی توصلي فرض الصلاة ظهري 4 ركعات الله أكبر مثلا ئایا واجبە ئایا پێویستە یعنی نیەتەکە بە زمان بینی یان نا وەکو گوتمان بەدڵ ئەوە هەموو عولەما ئیتفاقی لەسەر واجبە لەسەر ئەوەیان عولەمایان و زانایان دوو بۆ چوونیان هەیە بەڕێزان ئەوەی کا من بە دوواداچوونم کردیە و تەحقیقم کردیە لەسەر چاوەکان و لە هەموو مەزاهیبەکان مەذهبی جمهوری عولەمایان یعنی زۆرینەی عولەمایان جمهور کە دەگوترێت جمهور بەڕێزان ئەوەش بابەتێکە یان مستەلەحێکە جمهور یعنی زۆرینە اتفاق یعنی هەموو عولەمایەکان مەگەر بشاز عالمێکیان کەسێک دەرچووبی ئەگەرنە جمهور زۆرینەی عولەمایان بۆ نمونە لە مەذهبی ئیمامی ئەبوو حەنیفە و مەذهبی ئیمامی شافعی و مەذهبی ئیمامی ئەحمەد ئەوانە هەر هەمویان یعنی زۆرینەی عولەمایانی مەذهبی ئیمامی ئەبوو حەنیفە عولەمایانی مەذهبی ئیمامی شافعی و ئیمامی ئەحمەد لەسەر ئەوەن کە بە زمان گوتنی نیەتیش ئەوە سنەتێکی گەورەیە ئەگەر نەچلەی واجب نییە بەڵام سنەتە گوتنەکەی خێرێکی گەورەیە بەڵگەشیان یەکێک لەوانە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لبى بالحج وحده فلقيت أنسا فحدثته بقول ابن عمر فقال أنس ما تعدوننا إلا صبيانا سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول لبيك عمرة وحجا پیغمبری خدا صلی الله علیه وسلم لکاتی زیارتی کعبه دا و لسفری حزان نیتی هناوه لبیک عمرة و حجا کنیتی هناوه با يعني احرامکی با حج و با عمره دبستی ام فرموده لصحیح بخاری دا هاتوا او زانه هنده فرمو قیاسا لبو حج عبادت کانش نویجو بروجو بون همو عبادتی چی تر سنت انسان بزمان نیتکی بینی و هر وها پیغمبری خدا صلى الله عليه وسلم لفرمودێکی تردا کە ئیمامی ئەحمەد و ترمذی و ئەبوو داود هێناونە ئیمامی ئەلبانیش بە صەحیحی داناوە زۆر زانای تریش ڕیوایەتیان کردووە پێغەمبەری خوا کاتێک کە قوربانی دەکا دەفەرموێ بسم الله والله أكبر هذا عني وعمن لم يضحي من أمتي بسم الله دكا والله أكبر دكا دلي أم حيوانة قرباني بي لبوم خوم ولا زياتي أو كساني كوال أمتي من قربانيان نكردوا يعني بدلنا قربلكو بزمانيش أو ذكاء سندين دليل بلغيتر لبر أول نهاية المحتاج دالا كمذهب إمام الشافعي دل والنية بالقلب إجماعا يعني بإجماعي زوريني زانا يعني مذهب إمام الشافعي يأخذ برين بقالب أو إجماعي لسرة ويندب النطق بالمنوي قبيل التكبير ليساعد اللسان القلب وسنة إنسان كنيته هنا بزمان بدل نيتي هيا السنة بزمانش نيتك بيني أوشان تأييد وتأكيد لسردلو قلبك ولا الدر المختار لمجلد يك صفحة 127 كتابة مذهبي إمام أبو حنيفة دفرمي والجمع كوكر نوا بين نية القلب وفعل اللسان لبين نية الدلو كرداري زمان يعني بزماني بلي هذه رتبة وسطي بين من سن التلفظ بالنية ومن كرهه هندي كان تونك دعاي باز دكين هندي كان در المكروه نابي نيت بيني بلام او دري نيت هنا نكا بزمانيش بقلب هبي وبزمانيش اما حدشي وسطية كبيوست انسان انجامي بدا ولا كشاف ياخد لكتابه متن الإقناع
لە مجەلەدیەکی صەفحەی 87 کە کتابێکی مەذهبی ئیمامی ئەحمەدە دەفەرمێ يستحب التلفظ بها سرا وهو المذهب درستە یاخو سنەتە ئینسان لە دڵی خۆیدا يعني لدلی خود بلام تلفظی هبی يعني مرزیه دنگکشی بدر بکی بلام دبی تلفظی شی پی بکات چون دو جور تلفظ هيا تلفظی که قصد کی دنگک دردتی هشا و کبری بس بخود هستی پیدا کی کواتا هرچی او امامانا یان جمهوری علمایان دفرمون نیت هنان لبو عبادتکان لبو نویج لبو بروجبون لبو همو عبادتکانی تر بدل واجب او اتفاق علماء سره بلام جمهور علماء دفرن بزمانی سنت انسان باسی لو بکا خود بیله بلام امامی مالکو هندێک لە زانایانی مەذهبی ئیمامی ئەحمەد دەفەرمون تەلەفوزکردن بە نیەتی نوێژ یاخود عیبادەتەکانی تر جگە لە حەج و جگە لە قوربانی و هەندێک لەوانەی کە جیاکراینەوە دەڵێن پێویست ناکات لەبەرەوەی دەڵێن بیدعەیە چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەیکردووە و سەحابەکانیش نەیکردووە بەڵام ڕەئی جمهوری علەمایان و زانایان ئەوە بەقووەترە کەواتە ئەوەی کە ئەمن بە دوواداچوونم کردیە لە مەذهبەکان لە ئیمامەکان لە ڕەئیەکان بەڕێزان ئەوەیە کە ئینسان بەدڵ نیەت واجبە ئەوە ئیتفاقی لەسەرە و هیچ کێشەیە لەسەر بەڵام بە زمان گوتنیشی سنەتە وەکو ئەو ڕەئیانەوە ئەو دەلیلانەی باسمان کردن بەڵام کەسێکیش ئەگەر بێت و نیەتەکەی نەینی ئەوە نە کافر دەبی و نە نوێژەکەی بەتاڵ دەبی و ئیعتیادیشە ئەوە بەنسبەت نیەت کەواتە بینەوە سەر نیەتی دەستنوێژەکە لە کاتی ئاو بەدم و چاوداکردن ئەوە سنەتە ئینسان نیەتەکەی بینیم. فەرزی دووەمین بەڕێزان و خۆشەویستان هیوادارم بێتاقەت نەبن و چوست و چالاک بن و هیممەتان بەرز بی ئەویشیان ئەوەیە و غەسل الوەجهی دومین واجب لە واجبەکانی دەستنوێژ بریتیە لە شوشتنی یان پاکردنەوەی دم و چاوەکان. دم و چاو بەڕێزان ئەگەر بێت و سەیری شاشەکە من ببینن علەمایان دەفەرمون لە بەینی هەردوو گوێیەکان یعنی ئەوە بەپانی لە بەینی هەردوو گوێیەکان و لە نیمچەوانڕا لەو نیمچەوان هەتا ئێرە ئەوەیان واجبە سنووری وەکو واجب لە بەینی هەردوو گوێیەکان و لە بەینی چەناگە و نیمچەوانی ئینسان ئەوەی دیکە واجب نییە ئەوانە هەمووی داخلی سنە دەبی وەکو لە دواییدا سنەتەکان دێنە سەری خوای گەورە دەفەرمێ یا ئەیها الذین ئامنوا ئەی بڕوادارەکان ئیدا قمتم إلى الصلاة ئەگەر هەستان لە بۆ نوێژ و ویستان نوێژ بکەن فەغسیلوا وجوهەکم دم و چاوەکانتان بشۆن ئەو ئاەتە سوورەتی ئەلمائیدە ئاەتی 6 بەڵگەیە لەسەر شوشتنی دم و چاوەکان لە کاتی دەستنوێژدا. سێمیان بەڕێزان و خۆشەویستان وغەسل اليدین إلى المرفقین شوشتنی هەردوو باسکەکان لەگەڵ ئەنیشکەکان ئەمە لە هەولێر پێی دەڵێن ئەنیشک ناوی دیشلۆی هەیە هایبی ئەوەشیان واجبە دەستەکان و باسکەکانت دەشۆی و هەتا ئەنیشکەکانیشی لەگەربی ئەو ئیلایە وەکو لە زمانی عەرەبیدا ئەوانەی کە شارەزان بە معنای مەعەیە یعنی مع المرافقی مع مرفقینی لەگە هەردوو ئەنیشکەکانیش دەبی بشۆی ئەوەشیان واجبە ئینسان ئەنجامی بدا. خاڵێکی تر بەڕێزان و مەسح بعض الرأس مەسحکردنی هەندێک لەسەری ئینسان مەسح بعض یعنی هەندێک ڕەس ئەوەندە پێشە سەری ئینسان ئەوجا ئەوەی پرچی هەیە لەسەر پرچی ئەوەی پرچینی هەر لە نیمچەوانی خۆی یاخود برێن پێشی سەری تەر دەکا ئەوە واجبە لە کاتی دەستنوێژدا. اینجا دێنە سەر وغەسل الرجلین إلى الكعبین شوشتنی هەردوو پێکان هەتا گۆزینگەکان ئەوەش بە هەمان شێوە لەگەر گۆزینگەکان واجبە ئینسان پێکانی بشوە پێویستە و واجبەکە بەم شێوەیە دەردەکەوی. لێرەدا بەڕێزان خاڵێکی تر دێتە پێش ئەویشیان لەو سەردەمەیدا بە تایبەتی بمانەوێ نەمانەوێ هەندێک شت ئێستا سۆشیال میدیایە دنیا بچووک بوویتەوە فقه باز دەکرێت ئەوجار لەلایەن جۆرەها کەسەوە ئیوا هەیە هەر لە فەیسبووکی
نیوەی حەدیثێکی دیتە یان قەولی عالمێکی دیتیان قسەیەکی دیتە فڕێ درایە دەڵێ ئەوە واجبە ئەوە سونەتە ویش یەکسەر وەری دەگری و یەکسەر بڵاوی دەکاتەوە و بەتابەتی لە بۆ عەوامیان لە بۆ ئەو کەسانێک کە شارەزاییان نییە دەڵێ ئەوە واجبە ئەوە سونەتەوە و خێرە و بەبێ ئەوەی بگەڕێتەوە سەر سەرچاوەکان فەرموودەکان ئاەتەکان یان ڕەئی عولەمایان و زانایان و ئەو فقه بانوبەرین نەخێرە بەخۆیەوە فتوا دەدا. یەکێک لەوانە کە بابەتی شوشتنی پێیەکان بەڕێزان ئەویشان شوشتن یان برێن مەسحکردن لەسەر گۆرەوی مەسحکردن لەسەر گۆرەوی ئایا دروستە یاخود دروست نییە. طبعا مەسحکردن لەسەر خوف لە دواییدا دەینە سەری خوف ئەوە شەرت و مەرج و تایبەتی خۆی هەیە دەتوانرێت بەڵام مەسحکردن لەسەر گۆرەوی بەڕاستی بەڕێزان ڕەئیەکی لاوازە نارێنە هەر دروست نییە کەسێک ئەگەر بێت و پێیەکانی نەشواو یەکسەر دەستێکی بەسەر گۆرەویەکەی دابینی نارێن نوێژەکەی دروست نییە لەبەرەوەی ڕەئی هەیە ئەوەش بەڵام ڕەئیەکی لاوازە. بۆ نمونە عەبدوڵڵای کوڕی عەمر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی دەفەرمێت تەخەلەفە النەبیو صلی الله عليه وسلم عنا في سفرة سافرناها ڕۆژێکیان پێغەمبەری خواستن بەیەکەوە لە سەفەری پێغەمبەری خوا کەمێک دواکەوت فأدركنا وقد أرهقنا العصر دەفەرمێ ئێمەش ماندی و هیلاک بووین و نوێژی عەسریشمان تاخیر کردبوو یعنی نوێژەکەمان نەکردبوو فجعلنا نتوضأ ونمسح على أرجلنا ئێمەش لە کاتی نوێژەکەدا دەستنوێژمان هەڵدەگرت و مەسحی سەر پێکانی خۆمان کرد بس مسحمان يعني بيكان نشوشتن فنادى بأعلى صوته بيغمبري خواب دنگچی برز هاواری کرد ويل للأعقاب من النار مرتين أو ثلاثا ويل يعني عذابك قرص يعني شوينك لجهنم دا للأعقاب من النار أعقاب من النار يعني أوانيك بيكانيان بالتواوي ناشون يعني باجنكانيان بالتواوي ناشون دو جاريان سي جار بيغمبري خواه صلى الله عليه وسلم أو هاي فرمو يعني أصل واية بيكانت بشوي أصل واية بيكانت بشوي لبر أوا لفرموديتي دا كإمام مسلم هنا يتي دفرموه أن النبي صلى الله عليه وسلم رأى رجلا لم يغسل عقبيه بيابتي بيني كباجنكاني نششت بطرنبو فقال ويل للأعقاب من النار ويل عذابتي سخد لبو أو كساني كباجنكانان يان بيكانيان بتواوي ناشون كواتا ئەگەر بێت و مەسحکردن دروست وایە پێغەمبەری خوا بەو توندیە ئەو فەرمایشتانەی دەربارەی ئەو جۆرە کەسانە نەدەفەرموو لەبەر ئەوە وەکو ئیمام حافظ ابن الحجر ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی دەفەرمێ قد تواترت الأخبار عن النبي صلى الله عليه وسلم في صفة وضوئه بوكو متواتر لو هوال روايتان كلا پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم روايت کراوە دەربارەی چۆنیەتی دەستنوێژی پێغەمبەری خوا أنه غسل رجليه بيكاني خوي ششتوى النك مسعي كردبي ولم يثبت عن أحد من الصحابة خلاف ذلك إلا عن علي وابن عباس وأنس وزور بهر زور الصحابة كانش هل أوريه بلا من ديك لا صحابة كانش رأي بيت سوانيان هي كوا مسحي شهبوة بتابت لسر قروي أو بابتانا إنزا آياتي سورة المائدة آياتي ششخواي قولوا فهم يا أيها الذين آمنوا أي بروا داركان إذا قمتم إلى الصلاة أقربتوا هستان لبون ويش فاغسلوا وجوهكم يعني ويستان ويش بكن دمتساوتان بشون وأيديكم هردو دستكانتان إلى المرافق لقلقو زينقكانتان وامسحوا برؤوسكم مسحي سرتان بكن وأرجلكم إلى الكعبين وهروها هردو بيكانشتان بشون حتى لقل قوزينغا كان يعني لقل قوزينغا كانش أو واجبة إنجا أو أرجلا مسحكا لتسيا وهاتوا برزان لبابتي أرجل هاتوا لبابتي أرجل هاتوا برزان وخوش شويستان دو روايته روايته شان دفرمي أرجلكم بفتحي هاتوا أجر بيتو بفتحي بي يعني عطف لسر وجوهكم يعني فاغسلوا وجوهكم كواتا فاغسلوا أرجلكم يعني شون دي متساوتان بأودشون أو ها بيكانشتان بشون وبلام هندي شان دفرمون فاغسلوا وجوهكم
فاغسلوا وجوهكم وأيديكم وامسحوا برؤوسكم وأرجلكم. هندك كان فرم أرجل روايتك كان فرم بكسر دخلين دكواتا عطف كرات السر وامسحوا برؤوسكم يعني وامسحوا بأرجلكم يعني شون سرتان مسعدك أو مسحي بيكانشتاكم بلام رواية مشهورة وجمهور علماء نزانان وأو رواية حديثاني درباري چۆنیەتی دەستنوێژی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر هەمویان لەسەر ئەوەیە کە پێیەکانی بشوە کەواتە ئێمە ڕێگایەکی ڕاست و دروست و تەواو بی و زۆر ڕەئی زیاتری لەسەر بی خێری زیاتری هەبی پاداشتی زیاتری هەبی لەبەرچی یعنی بەدوای شتێکی زۆر لاواز و ئەو بابەتانە بگەڕێن کەواتە پێویستە ئێمە لەو بابەتەشەو ئاگادار بین لە بابەتی مەسحکردن لەسەر گۆرەوی. اینجا ئاخر خاڵ بەڕێزانیان ئاخر واجب لە واجبەکانی دەستنوێژ هەڵگرتن وەتەرتیب على ما ذەکەرناه تەرتیب یەک بەدوای یەک على ما ذەکەرناه چۆن ئێمە باسمان کرد على ما ذەکەرناه یعنی چۆن بەو شێوازەی کە لە پێشەوە باسمان کرد یەکەمین جار شوشتنی دم و چاوەکان اینجا باسکەکان لە دوایدا دێنە سەر سونەتەکان ڕاستە و چەپە ئەوانە اینجا مەسحی سەر و اینجا پێیەکانی ئینسان بشوە بەو شێوازە یەک بە دوای یەک نابێت و بچی پێیەکان بشوێ ئەوجا دوای مەسحی سەری بکەی دوای دم و چاو بشۆی دوای باسکەکان بشۆی تەرتیبەکەش واجبە چونکە ئەوە فرمودەی لەسەر لە صحیحی مسلمدا هاتووە دەفەرمێ رأيت أبا هريرة يتوضأ نعيم كري عبد الله دەفەرمێ أبو هريرة بيني دسويجي هل دقر فغسل وجهه دمتساوي خوش ششتن فأسبغ الوضوء أو زاد دسويجي كي بكاملي ششت ثم غسل يده اليمنى لباشان دستي راسه حتى أشرع في العضد هتا قول كان شي ثم يده اليسرى حتى أشرع في العضد لباشان قولي تسبي لقربرين قول كشي هموم ثم مسح رأسه مسح سريك ثم غسل رجله اليمنى بي راسه حتى أشرع في الساق حتى يعني سروي جوزين كان يعني بكاملي وبتوابي حتى آخري بي تسبى إنجا بو شوازي فرمي هكذا رأيت رسول الله صلى الله عليه وسلم يتوضأ. أبو هريرة فرمي بو شوي پیغمبری خوان بینی دسویجی هل دگر او چونیتی دسویجی پیغمبری خوایا صلى الله عليه وسلم. برزان او بابتی یکم یان فصل یکم لدرسی او رومان تواوبو كدرباري واجبكان یان او شتانه که پیوسته انسان لکاتی دسویج هلگرتن دا ئەنجامیان بدا کە بە کورتی ئەگەر بینەوە سەریان فەرزەکان یەکەمینیان نیەت هێنان دووەمینیان شوشتنی دم و چاو سێمینیان شوشتنی هەردوو باسکەکان چارەمیان مەسحی سەر پێنجەمیان شوشتنی هەردوو پێکان شەشەمینیشان تەرتیب یعنی یەک بە دوای یەک بەو شێوازەی کە باسمان کرد پێویستە ئینسان ئەنجامی بدا. بەڕێزان وەکو گوتم هیوادارم ماندوو نەبوو بن هیوادارم هر بردوام بن و هر موفق و سربرز بن انشاءالله لدرسی فقه دا که براستی انسان که جویبیستی دبی و لخزمتی دا دبی سودی لی وردگری دبرو شتیچی روزانه و شتیچی عملیه شتیچی هن نظرینی انسان وکو به زور علم هیا هر دیخوینی وکو بری هندک زالی بیتاقه دبی بلان بابتی فقه اتو ئێستا لە دوای ئەو دەرسەلۆیە دەستنوێژێک هەڵبگری ئەو شتانت ببیر دێتەوە بە تایبەتی ئینسانیش عیبادەت ئەگەر ئەنجام بدا بە عیلمەوە بە زانستەوە بە ئەدیلەوە زۆر هەم پاداشتی زیاترە و هەم ئەو ئینسانە لەزەتیشی زیاتر لە عیبادەتەکان دەکات. بەڕێزان دێنە سەر بابەتێکی تر لە بابەتەکانی بەڵێ مامۆستاگیان عەفوان دوو خولەک بووە ئەوەلۆ هەندە زوو خەلاص بوو والله لە پەنجا دەسما پێ نەکرد ئیسە 20 تا یعنی باش ڕۆیشتینە دە باشە ڕۆی بەبەرەکەت باشە خوا قبولی کە ئەجا مادەم وایە قوتابی خۆشەویستەکان بەڕێزان ئەگەر پرسیارێک سەرنجێک تێبینیەک ملاحەزەیەک لەسەر دەرسەکە لەسەر شێوازەکە لەسەر روبەکە لەسەر درێژی کورتی یعنی هەر ملاحەزەیەکتان هەبی زۆر پێ مەمنون دەبم پێ گەورە دەبم وە لە خزمەت دامە. خۆش بڵاوم سای بەڕێز یاخەفای قازی لێ و خەداش بەخێرت داتەوە لەگەڵ ماندووە بی. ئامین ئەجمەعین خوا قبولی کە لە مولایەکی